کوڕی خۆم من لە ژیاندا لە دووش زۆر بێزارم و پەشیمانم. یەکەمیان نەمزانی لەوە خەڵک ژیام و بە قسەی خەڵکم کرد، خەڵکیش هەموو ژیانیان لێ دزی. مام ڕەشید ئاخر زۆر جار قسەی خەڵک هۆشیارکردنەوەیە. نا کوڕم نا، هوشیارکردنەوە و حەسوودی دووشتی زۆر لێک جیاوازن. بالۆت بژێڕمەوە. فەرموو. من کاتی خۆی کە گەنج بووم زۆر حەزم بە مۆسیقا دەکرد، بەڵام بابم داکەم بە تایبەتی بابم لێ نەرەگەڕ. دەیگۆ کوڕم عیبە دابوو نەریتمان قبوڵ ناکە، ئەگەر تو ئێستا مۆسیقای لێدەی باشە و خەڵکە چما پێ دەڵێ حەیامان دەچی. ئەمنیش بە ناچاری ڕۆژانە بە دزی خۆم بە مۆسیقای خەریک دەکرد. بەردەوام بووم تاوەکو سێی ناوەندیم تەواو کردی. چوومە لای دایک و باوکم و ڕاست و ڕۆوان پیانە گوت. گوتم ئەمن حەزم لێیە بچمە پەیمانگای هونەرە جوانەکان لە بەشی مۆسیقا، درێژە بە خوێندم دەم و خۆم زیاتر فێرە مۆسیقا بکەم. ڕازی نەبوو، بەڵام هەوڵێکی زۆرم لەگەدان و توانیم ڕازیان بکەم. هەوو بوو خۆشبەختانە لە پەیمانگا وەرگیرام. بەڵام کوڕەکەم تەنها پاژمانجێک بوو بە فەرتەنێک، بوو بە هەڵڵایەک نەناو ماڵمان، نەناو گەڕەکمان، نەناو خزمەکانمان. وەتیان ڕەشید بوویتە چاوەش. لە هەمووشیان سەیرتر مامەکەم هەبوو، هاتە ماڵمان. ئەوەی خراپ بوو پێکردم، ئەوەی قسەی ناشرین بوو بە گۆرانی بێژ و بە مۆسیقاژەنەکانی گوت. بچ سوباینە ناو سیارەکەت تەماشە بکردبایە، بە سەدان کاسێت ناو سیارەکەی هەبوو. هەرچی گۆرانی بێژی بەناوبانجی ئەو کات بوو هەیبوو. حەسەن زیرەک، مامولێ، ئیبراهیم، بە هەمیان توانیان پەشیمانم بکەنەوە و لە پەیمانگا بە دوورم بیخ. ئەوە بوو هەستام چوو بەبێ حەز و ئارەزوی خۆم چوومە ئامادەی، بەڵام سەرکەوتوو نەبووم. تەمبەڵترین تەڵەبەی شوعبەکەی خۆمان ئەمم، حەزم لە خوێندن نەبوو. ناچار وازم لە خوێندن هینا و لەگەڵ بابم چوومە سناعی ئیشی وایەرمەنیم دەکرد. زار بە جارەش هێواران دەچوومە گلکەند پیاسەیەکم دەکرد. لەوێن دەرێش کچێکم بە بەرچاوکات ڕۆژانە دەمدیتوە. دیارە هەمان هەستی ئەمنی هەبوو، دوور بە دوور یەکترمان خۆشویست. کوڕەکەم خۆشەویستی ئەو کاتی وەکو سەردەمی ئێستا نەبووە ئاسان. وەڵڵا هەتە نامەکەم دەدایە پەڕ و باڵم دەردەچوو. هیتر ڕۆژ بە ڕۆژ یەکترمان خۆشویست و یەکتر نزیک بینەوە و مارەم کرد. باشی چوو دایە نابێت تاقەتی. ئێستا پێم بڵێ بڕیاری خۆت دا؟ بڕیاری چدا؟ وەرواز دە مۆزوعی نینە؟ ناوەڵڵاهی کوڕم وازم لێ نەینایە، چونکە ئەمە و عایلەیان نەگوتیە. دایە خۆت دەزانی ئەم شەیدام خۆش دەوێت. بەس نییە مۆزوعە نەبڕاوە؟ ئەدی داچی؟ دایە چیشمان بەداچی هەیە؟ سەواز لە مۆزوعە نەبینە دایە زۆر و برسێ چمانەیە؟ کوڕاک لە قسەی داک و باوی دەرچی نابینانی لەو مارەی بخوا، نان خواردنیشت حرامە، تێگەیشتی؟ بابا لۆ ئەم گۆش بەچی خەڵکی فکر دەکەنەوە؟ جێبگرە کوڕم، چەند جاری کەش پێم گوتی ئەتوو دەبی واز لەو کچەی بینی، ئەگەر نا حاشا لێ دەکەم، تێگەیشتی؟ بابا کچە گوناحی چییە؟ داچی وایە بچیشمان بەداچیتی؟ کورە تو دەرەی تێناگەی، کورە داچی دەزانی چیە؟ داچی داوایان پیسە ڕۆژەی لە کۆرانە چیە؟ ئەتوو شەرم ناکەی ئەو کچەی دەینی؟ ئەدی لۆ مەحەیب نییە؟ بابا گوناحیت دەگاتێت و ئیسلامی ئیسلام باوەڕت بەخوای نییە؟ کاکە باوەڕم بەخوای هەیە بە قوربانتم، ئەتوو تێناگەی. کوڕم ئەتوو شەرەف و ناموسیمە گەورەتریان شەرەف و ناموسی ئەوەی کورە پێت دەرم تێبگا، ئەتوو باشە دەری جادوو لێکرایە کوڕم. هەبی نەبی ئەوانە جادویان لێ کردی بەڕاستی. بابا لۆیە کۆرە وی کۆرە. جادوی چ بابا خۆشم دەوێت کاکە خۆشم دەوێت. دایە
بابا تێبگە من ئەو قسەم خۆش دەوێ کورە تێبگە کورە ئەو کچەی نانی دەمی تەراقی دەی تێگەشتی ئەم قسەی خۆم کرد ئەگەر نا حاشا لێ دەکەم ژنەکە پێی بڵێ بڕوا بکە لە مارێ دەرد دەکەم حاشاشن لێ دەکەم ئەو جە تێبگە کورە دا والله شەیدا کتەچی خراپ نییە کوڕم ئەمە تااقەتی قسە قسەڵۆ خەڵکماندا دا خەڵک ئەمە چیشمان بە خەڵکی هەیەدایە سەر برینکە خوا ببینە دایە ئەتو 5 فەرزە نوێژی دەکەی 5 فەرزە ئەتو شانازی بەوەی ناکەکە ئیسلامی حەزرەتی نوح پەیامبەری خودای نەبوو بەخۆی بە خێزانەکەی چەندە ئافرەتێکی بەشەر بوو حەیا بوون کەچی کوڕەکەشیان کافر بوو دەکرێ ئەمە بڵێن حەزرەتی نوح خراپ بووە دەکرێوە بڵێن بابی من واز لەو قسانە بینە ئێستا دەبی ئەتو هیچ عیلاج نەدەبی هەر تەلاقی دەی ئێستا گەرە تو دەتەوێت شیرازەی ماڵی تێک نەچی داکو بابت لەدەست نەدەی دەبی واز لەو کچە بینی نەیگوازیەوە دا من لۆ داکو بابم لەدەست دەدەم دا خوا لێم تێبگە دا ئەو کچم خۆش دەوێ خۆشم دەوێت تێبگە دا فایدەی نییە کوڕم جۆ لە بابت نەبوو چیکۆ ئەخە لۆ تومان لەدەست بڕواتن لۆ شیرازە عایلەی تێکچی باوەڕ تەبی ئەتو ئەو کچە بینی پاشی تۆ من ئەمرم دا بە قوربانت بم باسی مردێ مەکە دا تخوا باسی مردێ ێ مەکە کوڕم ئەتوم لەدەست بچی چ بکەم هەرە تو بەر ئەمە دەبێ بڕۆم دا مەڕۆ نانەکەت بخەوە لە نان حازرە دایە چێ دەنەبوو بابم چی گۆ گوتی نا حرامە لە بەتو لەو ماڵێ ئەمە کوناری لە ماڵەشی دەخۆم حرام دی دایە لێم گەڕێت وەرە خوا لەسەر کچەکی ئەو ماڵە تێکچی هەت بینەت لە دارەتی دنیا ئەو کوڕە تێبیتن خوا دەبیت جادوەچیان لەو کوڕە من کردبێ ئەو کوڕە منیان وەرجێڕە